سەبارەت بە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ کە چەند کێشەیەک لە نێوانیاندا هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام هەوڵیدا و لە ڕێگەی دەستوورۆم کێشانە چارەسەر بن. ڕاگەیەکێتی ئەوروپا چیە بۆ چارەسەری ئەم کێشانە؟ گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دلاوەر ئاژگەی بەرپرسی نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا لە بڕۆکسلۆ لەگەڵماندایە. بەڕێز دلاوەر ئاژگەی ئەم کاتتان باش. ولی کاک دلاور دەم باش ئیدی یەکێتی ئەوروپا بێگومان یەکێتێکە بە باندۆرە چەندین وڵاتین بە باندۆر لە خودگرن و نەڕاتکەوێ لە عێراق هەیە لە هەرێما کوردستان هەیە چاودێریە ڕاوشێ دیکەت گەلو یەکێتی ئەوروپا دشێت چی بکەت کوابخۆشی بەرچافە نوێ ڕۆم بیە بەغداد هەمبەر هەرێما کوردستانێ چ سیاسەتێکی بکارتینی؟ دەم باش ئەوکاتی هەموو لایەک باش وەکو خۆدا مەژت پێکەی یەکێتی ئەوروپا تەواجودی هەیە لە عێراق لە هەرێمی کوردستان و ئەوەش دەخەری ئەوەیە کە هەرێمی کوردستان و عێراق بۆ یەکێتی ئەوروپا شوێنی گرنگ و استراتیژین لە زۆر ڕوویەکەوە. پێش ئەوەی وەڵامەکە بدەم وازەکەم باس لە دوایین کۆبوونەوەی باڵای یەکێتی ئەوروپا بکەم لەگەڵ شاندی عێراقی کە بژک و حکوومەتی هەرێمی کوردستان تێدا بەشدار بووین لە بڕۆکسل بە لەو کاتە لەلایەن یەکێتی ئەوروپا بەڕێز بۆڕێل سەرۆکاتی شاندی یەکێتی ئەوروپای دەکردووە لەلایەن عێراقی بەڕێز وەزیری دەرەوی عێراق دکتۆر فواد حوسێن و چەند شاندشی خەڵکی تر کە لە وەزارەتە جیاوازەکان بوون. لەوێ بەڕێز بۆڕێل لە چەند شوێنێک ئاماژەی بە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان کرد و ئەو کاتە پێش بابەتی بودجە بوو هێشتا حکوومەتی هەرێم لە مفاوەزاتدا بوو لەگەڵ بەغدا زۆر ڕێچکان و باسی لەوە کرد کە بۆ یەکێتی ئەوروپا زۆر گرنگە کە لە یاسای بودجەدا یاسایەک بێت کە هەردوو لا هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم بەغدا خۆیان بەبراوە بزانن لە دوای ئەوەی کە یاساکە بڕیاری لەسەر دراو چوو بواری جێبەجێکردن لەبەر ئەوەی ئەوە دەبێتە گەڕانەوەی ئیستیقلالی سیاسی بۆ عێراق کە بۆ یەکێتی ئەوروپا هەبوون ئیستیقلالی سیاسی لە زۆر ڕوویەکەوە زۆر بۆ گرنگە و دەبێتە دەرگایەک دەرفەتێک بۆ یەکێتی ئەوروپا کە بتوانێت کارەکانی بۆ بەرهێنانی لە عێراق دەست پێ بکاتەوە. بۆ نمونە باسی لە دوو بانقی سەرەکی یەکێتی ئەوروپا کرد، یەکیان بانقی و بەرهێنانی یەکێتی ئەوروپا، یەکیان بانقی پەرەپێدان و بنیاتنانی یەکێتی ئەوروپا. ئەو دوو بانقە هەردوو بەڵێندا کە دەگەڕێنەوە بۆ عێراق، بەڵام ئەمە وەکو لە قسەکانی زۆر ئاشکرا بوو وەکو مەرجی بۆ ئەم گەڕانەی ئەو بانقانە و بەرهێنانی ئەوروپی لە عێراق و لە هەرێمی کوردستانەوە بوو کە دەبێ پەیوەندیشی تەندروست لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەبێ. لە خاڵی دوم باسی لەوە کرد کە دەبێ لە یاسای نەفت و گازیش کە هێشتا مناقەشە نەکراوە هەمان حاڵەت بێتە دی، واتە دەبێ هەرێمی کوردستان و عێراق بگەنە ڕێکەوتنێک کە هەردوو لە تێیدا سەرکەوتوو بن و خۆیان بەبراوە بزانن لەبەرەوەی ئەم ڕێکەوتنە بێتە ڕێکەوتنێکی درێژخایەن و هەردوو لا بتوانن سوودی لێوەرگرن بۆی بتوان کۆمپانیا ئەوروپیەکانیش بێن لە عێراق دیسان و بەرهێنان بکەن لە بواری بەتایبەتی گاز کە بۆ یەکێتی ئەوروپا بابەتێکی زۆر هەستیار و چارەنووس و سازە. دوای ئەو مناقەشانە ئەو جگە لە یەکێتی ئەوروپا هەردەم ئاماژەی بەوە کردووە کە ئەوان لەگەڵ سەقامگیرین لە عێراق و لەگەڵ ئەوان کە دەبێت پەیوەندێکی باش لە نێوان هەرێمی کوردستان و عێراق هەبێت. بۆیە هەر هەنگاوێک هەر حاڵەتێک نەخوازی راو کە ببێتە هۆکاری ئەوەی کە ئەو پەیوەندی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەرەو بارودۆخەشی ناتەندروست بڕوا خراپ بڕوا و لایەنێک ڕازی نەبێت و ڕێکەوتنە بێگومان ئەمە ئەوان نیگەران دەکات. لە خودی ئۆفیسی سیاسەتی دەرە و ئاسایشی یەکێتی ئەوروپا کە ڕۆلی بەڵێن وەزارەتی دەروی هەموو یەکێتی ئەوروپا دەبینێ خودی پەرلەمانی ئەوروپاش لەو بابەتە زۆر لە نزیکەوە دەڕوانێت. پەرلەمانتارانیان سەردانی هەرێمی کوردستانیان کردووە، لەژنەی پەیوەندەکانی پەرلەمانی ئەوروپا سەردانی هەرێمی کوردستان کردووە، سەردانی هەردوو لایەن کردووە، ئەم بابەتانیان باس کردووە. بەڵام لە دوای ئەوڕوودا ئەو ڕێکەوتنێکە کرا و دوای ئەو مناقەشانێکە لە پەرلەمان کرا و لە لەژنەی بڵێن دارایی عێراق کرا و نەتیجەکە ئەو نەبوو کە ئێمە چاوەڕێمان دەکرد. بێگومان ئەمە بارکی خۆمان دەزانیوی کە لە هەموو لایەک هەوڵ بدەین کە لایەنی ئەوروپی پەرلەمانتارەکان ئاگادار بکەین لەو بارودۆخە نەخوازراوە لەو فشارێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان هەیە بۆ ئەوەی ئەوان وەکو لایەنێکی گرنگی نێودەوڵەتی و هاوبەش لەگەڵ ئێمە و لەگەڵ عێراقیش هاوکار بن بۆی بتوانێت ئەو کێشەی چارەسەر بکەن. ئەوە بوو مەسەردانیشی چڕوپڕمان کرد لەگەڵ پەرلەمانتارانی یەکێتی ئەوروپا کۆبووینەوە لە 2 هەفتەی ڕابردوو لەگەڵ بەشێکی بەرچاویان ئەو نیگەرانیمان پێگەیاندن داتەمان پێگەیاندن ئەو هەوڵانی حکوومەتی هەرێمی کردوویەتی بەڕادستکردنی داتاکان بەڕادستکردنی هەموو ئەو داواکارانی کە حکوومەتی عێراق داوای کردووە بۆ ئەوەی ئەوان ئاگادار بن کە خواستی ئەمەنیەتی ئێمە و هەرێمی کوردستان چی بووە لە ئێستا لەو دانوستانێکە لەگەڵ عێراقیش هەیە. ئەوە بۆ پەرلەمانتارەکان پێیان باش بوو کە ئەوان
ئەمە بۆژێنن و بیکەنە بابەتێک وەکو سیستەمی پەرلەمانی کەیانە لە بە شێوەی فەرمی نامێک ئاساری ئاراستەی بەرپرسی سیاسەتی دەرەوە ئاسایشی ئەوروپا بەرز بۆرێل بکەن و سێ خاڵ لەوێ بازەکەن مشتان پێکرد. دوو پرسیارە بەڵام خاڵەکەی یەکەمیشان زۆر گرنگە کە باز لە بابەتی بودجێ دەکا و باز لەوە دەکا کە ڕێکەوتن کرا لە بین حکوومەتی هەرێم و بەغدا و هەروەها لە لژنەی دارایی مناقەشە کرا بەڵام تا کوردستان شارستەدارەکانی هەرێمی کوردستان نەگەیشتە بۆ خەڵکی کوردستان و بە حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز دلاوەر ئاژگەی چ لە ماوەی ڕابردوودا کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی وڵاتانی یەکێتی ئەوروپای کردبێت چ وەکەوەی کێوە بەرپرسی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا کاتێک ئەم گیر و گرفتانە ئەم کێشانەی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و فیدراڵتان بە ناوەندەکانی یەکێتی ئەوروپا گەیاند بێت هیچ کاتێک گوتویانم پرسێکە پەیوەستە بە ناوخۆی خۆتان یاخود ئەوانیش پیان وا بۆمە پرسێکی سیاسی نییە عراق بە سیاسی کردووە. ئەوان وەکو لە مشراوەکەشیان دیارە ئەوان لە پرسیارەکان ڕاستەوخۆ و نەڕاستخوا ئاماژە بۆ دەکەن کە ئەمە بە تایبەتی بەڕێکەکانی دادگای فیدرال بڕیاری سیاسین و ئەوەش ناشارمەوە لە یەکێک لە کۆبوونەوەکانی یەکێتی ئەوروپا لەگەڵ عێراق بانەڕێن لەگەڵ ئێمە لەگەڵ شاندی عێراقی ئاماژیان بەوە کرد نیگەرانی خۆیان دەربڕی لەوەی کە هەموو وەکو یەکێتی ئەوروپا هەم بەشێک لە وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا نیگەرانن لە هەندێک لەو بورارانەی کە لە دادگای فیدرالی دەری کردوون لە ماوەی ڕابردوودا کە زیاتر بوونی بڕیاری سیاسان لێ دێتاکو بڕیاری یاسایی باسان لەوە کردووە زۆر ڕاشکاوانە و لە یەکێک لە کۆبوونەوەکان زۆر ڕاشکان گوتیان کە باردۆخەکە ئێمە دەبینین کە وەکو خۆیان گوتیان بە ئینگلیزی گوتیان ئالارمینگ یعنی بەرەو ئاخارشی باش نابوە دەگەر بەردەوام بێت ئەمە هەم بەتایبەتی و بڕیارانەی کە لە دادگا دەردەچن بەشیشان بێگومان پەیوەست بە هەرێمی کوردستان بەڵام بەشیشان بە بابەتی تری عێراقی و تەنانەت نێودەوڵەتیشەوە پەیوەندیان هەیە کە ئەگەر بێت و هەر بەردەوامی پێ بدێت ڕەنگە هەندێک برات دەربچێت کە ڕاستەوخۆ کێشە بۆ یەکێتی ئەوروپا دروستکە بۆ نمونە ئەو ڕێکەوتنانێکە عێراق لەگەڵ یەکێتی ئەوروپا واژۆی کردوون لە ساڵی 2012 ئەگەر بێت و بە پێی ئەو بڕیاریکە بە تایبەتی دادگا لەسەر ئەو کێشەی لەوان عێراق و کوێت دای بێت و ئەو لایەنە یاسای و دەستوریە بگرێتە بەر ئەمە هەمان کاریش دەتوانێت بەڵێ کاکی دلاوەر هەڵبەتە تووشی زانی ئەف ئەزمموی نهایە هەرێما کوردستانیت چارچوێ بریارە 608 یەجبات ئەو لە کارێ نێودەوڵەتی دەنوتۆیەکێ داینەمویەوێ دناف جەرگی ئەوروپادا بوو ئیتالیا فەرەنسا و بریتانیا شوندا ئەمریکا کەواتە نهاژی کۆنسولخانەیەن وڵاتێن بە باندۆرێن یەکێتی ئەوروپا لە هەولێرە هێنە باشە و دەریە ڕاوشە دیکەن گەلو هون نابێژنەوان ئەف ئەزممونێکەوە پاڵپشتکە دروستکردنەوەی چێکیری نهاژوی بەرپرسەرەتێکەوە یا ئەخلاقی هەیە بەرامبەر vê زوڵمال دەرحەقی خەڵکی کوردستانی دەکرێن بە فۆرمێن یاسایی و دەستوری و دادگەی و حتا دیمایە جگە لە بەرپرسایەتی ئەخلاقی کە ئەمە زیاتر ڕەنگە زۆر کاریگەری نەبێ بەڵام بەرپرسایەتی سیاسیان هەیە بەرپرسایەتی ئەمنی و ئاسایشان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە کۆمەڵگە ڕێکەوتنیان هەیە بەژۆندی هاوبەشیان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە بێگومان ئەمانە لەگەڵم باسکراوە نەتەنیا ئێمە وەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو لە کاتیەوەی کە شاندەکان سەردانی هەرێمی کوردستان دەکەن جگەلەوە لە کاتی کۆبوونەوەی دووقۆڵی نێوان فەرمانگەی پەیوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆنسولی وڵاتانە لە هەولێر باڵۆژەکانن کە لە بەغدا سەردانی هەرێمی کوردستان دەکەن ئەم بابەتە بابەتی سەرەکیە و ئەو پەیامە بە هەموویان گەیشتووە هەم ئەوە هەر ئەوەش بووتەوە کاری ئەوەی کە ئەوان بەجددی ئێستا لەسەر هێڵن و بە ئێمەشیان گوتووە لە هەموو کۆبوونەوەکان کە ئەوان ئەو پەیامیان گەیاندووە بە حکوومەتی عێراق بە حکوومەتی فیدرال کە ئەوان نیگەرانن لەو بارودۆخە و ئامادەی خۆشیان دەربڕیوە خوان ڕاستە خۆ لە ڕێگای نەتەوەی گرتوەکان هاوکار ڕێگە بتوانەوەن کێشەکان چارەسەر زۆر سپاس بەڕێز دلاوەر ئاژگەی بەرپرسێن نوێنەراتی حکوومەتی هەرێما کوردستانی لە یەکێتی ئەوروپا